لە ئەلاباما کە یەکێک لە هەرە پاریزکارترین ئیالەتەکانی ئەمریکادایە و زۆرتر سەر بە کۆماریەکانە، بنگەکان کێبڕکیەکی لە یەکەوە نزیک پێشان دەدات لە نیوان ڕۆی مۆر کاندیدی سێناتی کۆماریەکان و داگ جۆنزی دیموکراتەکان. چەندین ژن تاوانباری مۆر دەکەن بە دەستدرێژیکردن لەو کاتی ناوجەوان بوونە، بەڵام ئەو نکۆڵی لێ دەکات. من لەو بڕوایەدام ئەوان دەترسن بە هاو ئەرچەکانی ئالاباما ببن بۆ واشنگتن. سەرۆک ترامپ لە سەرەتا خۆی دووڕاگرت، بەڵام ئێستاکە پشتگیری دەکات و بە هیوایە کورسیەکان لەدەست نەدان. ئێمە ناتوانین ئەم وڵاتە و ئایندەی ئەم وڵاتە و کورسیەک لە ناو سیناتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا لەدەست بدەین. مۆر کە تونندڕەوەیەکی کریستیانە پێش دەرکەوتنی بۆختانەکانی دەستدرێژیکردنیش سەرئێشەی بۆ کۆماریەکان دروست کرد. یەکێک لە سیناتۆرە کۆماریەکان لە کامپێنێکی ئەم دوایەدا پشتگیری لە جۆنز کاندیدی دیموکراتەکان کرد. ڕێبەری زۆرینە میچ مەکۆنێل وتی مۆر شایستی سینات نییە، بەڵام هاوڵاتیانی ئەلاباما دەبێ ئەو بڕیارە بدەن. من لە پێشدا بە هیوا بوو مۆر دەست لە کاندیدکردنی خۆی بچێشێتەوە، بێگومان ئەوە ڕوونادات. ئەگەر بێت و هەڵبژێردرێت دەمەودەست کمیتەی کەیسێکی ئاکاری دروست دەبێت. دیموکراتەکان دەرفەتێکی کەمتریان هەیە لە قۆڵایی باشوور ببنەوە کە کۆمارەکان لە تێکساسەوە بەگرێتە کارۆلاینا دەستیان بەسەر هەموو کۆرسیەکاندا گرتووە. ئێمە دەرفەتێکی بێوێنەمان لە ئەلەباما هەیە. خەڵک بە پەرۆشەوە ئامادەن بۆ گۆڕانکاری. بەرنەمەی جۆنز کە کۆماریەکان 2 کورسی زیاتریان لە ناو سەناتدا هەیە دەکاتە نیوە بە نیوە و هەروە کار دەکاتە سەر کەمکردنەوەی باجی سەرۆک ترامپ و کارڕەمەکانی تری. ئەوە داناڵد ترامپە کە لە ئەلەباما دادگایی دەکرێت. ئەگەر هاوڵاتیانی ئەلەباما دەنگ بە و لیبرال دیموکراتە دانگ جۆنز بدەن واتە دژ بە سەرۆک دەنگ دەدەن. ئەوان واتە کۆماریەکان پارتەکەیان لەسەرەوەی پرینسیپەکان و هاوڵاتیەکان دادەنێن و من هیوادارم خەڵکی ئەلەباما ئەوە بیبینێت و دەنگ بە کاندیدی دروست بدەن. جۆنز و مۆر کیبەرکیان لەسەر کورسیەکانی سیناتی جێف سەسشندایە کە هەی ئەو بۆ تاوکاتەی بۆ دادوەرێگشتی سەرۆک ترامپ.